دانای خدای گەورە و بەخشندە و مهرەبان درود و سڵاو لە جانی پاچی سەروەرمان و پێشەوامان و هەروەها ڕەزا و ڕەحمەتیش بۆ گشت هاوڵان و شوێنکەوتوان بینەرانی خۆشەویستمان لە حەڵقەیەکی تر بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە بۆ پێشکەشکردنی هەندێک لە میوەکان کەوا خەڵکی کوردستانی خۆمان و خەڵکانی تر زۆر بەکاری دێنن کەوا سوودی پزیشکیان زۆرە بەڵام ئەویش لە هەندێکیان بە تایبەتی زیادە ڕەوی تێدا نەکەین لەگەڵ کاک دکتۆر عومەری بەڕێز ئینشاءالله هەندێک لەو میوانتان و باس دەکەین بەڵام ئەوەندە زۆر میوان لە بۆ داناوین ئەگەر هەمیان باسکەین بە تەفسیلی چەندان بەنامی کاتێکی زۆری دەوێتن طبعا لەو میوانێکەوە لە پێشماندانرا ئەگەر کاک تۆ ئیجازە بدە هەندێکیان فەرمونەوە لە باسیان کە شعرێکمان لە دەخینەوە لەسەر کەفی تو ئەگەر دەرێزارێ لەسەر میوە و دوایە شەمانە لەسەر سەوزە و میوە بەڕێزارێ میوە لەسەر میوە ڕەنگە شتێکی بسکۆلانە هەیە بەڵام لەسەر سەوزە و میوە زۆر هەیە سەوزە و میوە زۆر هەیە ئینجا میوە دەرێ هاوینان میوە زۆرە خۆخ و شووتی و گوندۆرە هەرمێ و هەنجیر و ترێ خۆشە و بە لێوان دەخورێ قەیسی و هەلوژە و هەنار ناسکە ترۆزی و خەیار تێکرا ترش و شیرینن خۆش و پڕ ڤیتامینن میوە پێویستە بۆ لەش تا جوان بێ وەک گوڵی گەشت بەڵێ فەرموو کو دەبتە گوڵی گەشت چونکە ئەغڵەبیان لە بۆ پیستەی باش پیستەی جوان دەکا ڕۆنەقی دەکا و سەحەتیشی خۆش دەبی بەڵێ تۆ میوەکانی کەوا لە پێشمەندانران زۆرن بەڵام یەکەم زە باسی مۆز دەکەین طبعا مۆز لەگەڵ میوەکانی کە لە پێشمەندانراون لەوانەیە کە ئێستا حازرن لە بەردەمانن جیاوازێکی گەلە زۆری هەیە مۆز نیشاستەی زۆر زۆرە کالۆری زۆرە بۆیە زۆر خواردنی قەڵەو دەکە لە بۆ ڕاضیان باش ئەوانەی کە وەرزش زۆر دەکەن چونکە وزەی زۆر باش تێدا هەیە خەرز دەکەم تقریبا لەگە هەندە دانەوێڵەی فەرقی نییە یان یەک مۆز تقریبا 150 کالۆریە یعنی کالتۆر ئەگەر بێت لە زیاتی دانەیەک نیو دانە بخوایان چارێکەتانی احتیادیە ئاساییە تا ڕۆژێت مەتەن لە تێک بخوا لە تێ چۆن مۆسێ زۆر گەورە هەیە وەسەط هەیە و گسکەی ناوەندی بەس ئەی زۆریان کاکتۆر من بینیومە هەیە سەوزە هەیە زەردە بە خۆ دەبی بگاتن زەردی باشترە زەردیکە باشتر بەڵێ بەس هەیە دەبینی سەوزە بەس بە بواستەی هەندێک مادێکی میاوی زەردیەکەن بەخۆی بگا باشترە بەخۆی بگا باش طبعا چەند بگاتن شتی ناتێکەکەی زیاتر دەبی نزیکەی لە 180 نیشاستەیە بۆیە کالۆریەکەی زۆر زۆرە مادەم نیشاستەی زۆر کەواتە شەکریش زۆرە بۆ ئینسان پێتێر دەخواتن و وزەی باشی داتی بەڵام لەوانەیە پێ قەڵەو دەبی ئەگە زۆری بخواتن سەوری زۆر کەم تێدا هەیە ڕیشاڵیشی زۆر نییە بەڵام ئەوەی باشە ڤیتامین ئەی تێدا هەیە کە لۆ چاو باشە ڤیتامین دی کەمەش تێدا هەیە و مادەی ڤیتامین بیش تێدا هەیە لە بۆ پێستە و لە بۆ دەماغ و دەمارەکان سوودی هەیە ساڵاکی مێشک زیاد دەکاتن ساڵاکی زنسیش تا حدێک زیاد دەکات چۆ کەمێک ڤیتامین ئی تێدا هەیە وزەی زۆری تێدا هەیە لە بۆ ئەو کەسانێکەوە ئیشیان قرسە و یان وەرزشەوانن دەتوانن یەکدان زیاتر بیخۆن طبعا مۆز دەخۆێ ئەها دەخورێ بە خاوی پێ دەڵێن بە برژایش دەخورێ بە سۆر کراوەیش دەخورێ لە ناوڕوون دەتانی بکێ محەلەبی لەگەڵ هەندێک جێلی و کاستەریش تواتێ قەڵاو دەکەن و دەشتوانێ بکرێ بە ئارت وشک دەکرێتەوە و دەهاڕێ و دەکرێت بە ئارت ئەویش دەتانی بکێ بسکەیت و کێ کوشتانە ئەوە شتێکی نوێ بینە سەر قەیسیمان لە پێشدانە دراسکو ئێستا وەقتی نییە بەس کاک دکتۆر باسی شیوی زەژنی کرد لە کوردەواری خۆمان زۆر حەزیان لە برنج و قەیسیە قەیسەکەی لەگە نەبی دەرێ کاکەوە جەژن نەبووەڵە زەکاکتۆر لە تۆپ لە زانست پزیشکی قەیسی و هەنجیر و ئەوانە چەند وشتێکی بە قۆتر دەبی یعنی بە وشکردنەوەکەی باشترە لە تەڕیەکەی کەچی بەخۆت بەهێزتر دەبی ینی وزەی زیاتر دەکا و پێ قەڵەوتر دەبی بەس هەندێک شت لە بەرنامەکانی تر ئاماژ بە پێچەوانەوە ئەگەر وشک بکرێتەوە هەڵبژیرێ سوود و قازانجەکەی وەکو ئەوەی نییە ئێستا هەنجیر کەوشتێکەوە هەنجیر بەخۆی 75 کالۆریە کەوشتێکەوە دەبتە 100 کالۆری تقریبا ئاوەکەی دەڕوا بەس شەکرەکەی دەمێنێتەوە بۆ خەست قەیسیش بە هەمان شێوە قەیسی تەبەن ئاوی زۆر تێداوەی مۆزی نیە مۆز ئاوی کەمە و لێ قەڵەومان دەکە قەیسی ئاوی زۆر تێدایە شەکریشی باش تێدایە بۆیە ئەویش ڕۆژەیەگە بی خۆ لە دوسێ دانەی زیاتر نەخۆین باشە چکە ڕێژەی دەستە هەشتی شەکرە ئەویش لە بە سوکەری زۆر باش نییە بەڵام چەند ترشبی شەکرەکەی کەمتر دەبتەوە تەبەن کالیسیۆمی تێدا ڤیتامین ئەی تێدا ڤیتامین سیشی تێدا هەیە قەیسی ڤیتامین سی کەوا زۆر زەرور لە بۆ خانە و لە بۆ دەمارە خانەکان و لە بۆ خوێن جرسانەوە و لە بۆ پێکاتی خوێن طبعا قەیسی زۆر جاریشەیە زەیتەکەی دەکرێت بە کرێم لە بۆ مایاسیری بەکاردی لە ڕووی پزیشکیەوە زۆر گرنگ تێنوێتی دەشتێنی
لە بۆ قەڵەوی باشە ئەگەر بەڕادێکی معقول ڕۆژێ دوسێ دانەی بخۆی تێریش دەخۆی و ئیسفادەشی هەیە پێ قەڵەویش نابی هەیە من کەرەوەیە لە بۆ سەرێشە و لە بۆ شەقیقەی باشە پێ دەرێن لاسەردێشتن سەرچاوی سەرچی ئەرمینیا لەگەڵ هند و سین سەرچاوەکە مۆزیش ئەوە دیارە سەرچاوەکەی بریتە لە ئەفریقیایی ئەوە سۆماڵە و سوودانە ئەو شوێنانە سەرچاوی مۆزینە بینە سەر هەرمێ نیان هێنا دەیان نەناوە ڕۆ هەرمێ زیاتر شەقلاوە بۆ هەرمێ هەیە هەرمێەکەی زۆر ناسکە سووکە ینی باوەڕ بکە کاکتۆر سەر دێسەری بەراوردم کرێت لە هەرمێ هەموو وڵاتان خۆشترە بەس هەندی هەرمێ ڕقە نازانم بۆ زۆرەکەی وایە خۆی وابی بەس ئەوەی بەدەو دەخورێ هەرمێ چیویشی هەیە چیویان دەرەوە ڕاستە خۆی دەڕستچێ بەڵێ بەس هەرمی شەقلاوە ناسکە ناسک بە هەر بە لێوان دەخورێ تورکیا شەروایە هەرمێتەمان ئاوی زۆر لەستا هەفتای ئاوە شەکریشی زۆرە و ڕیشاڵیشی زۆرە و پرۆتینشی تێدا هەیە کەواتە هەرمێ ئەو کەسانەی کەوا سوکریان هەیە زۆر نەخۆن چکە شەکرەکەی ڕێژەکەی زۆرە یەک دانە بخۆن یان دانێک زۆرە دەتانی دانەی کچکە بخۆ هەرمێش هەیە زۆر گەورەی هەیە بچووکە دەتانی کەواتە ئاوی زۆر بۆ ڕەوانیش باشە بۆ قەبزیش لە بۆ دابەزینی چێش لە بۆ ڕەوانی باشە لە بۆ قۆڵون و قەبزی زۆر باشە تێنوێتی دەشێنیتن پلەی گەرمایدین تەخوارێت ئاوەکەی کەواتەوانی شەکریان نەبی دەتوان لە پارشێو بخۆن لە بۆ میز و میزەڕۆ لە بۆ ئەوانە زۆر باشادەی هەیە طبعا هەرمێش خواردنەکی قەدیمە لە مێژە هەیە لە سین هەبوو لە زمانی ڕۆمەکان هەبوو زمانی میسریەکان هەبووە بەڵام دەرێ هەرمێ نەیتوانێت منافەسەی سێ و پرتەقال بکە لەبەرێ زوو تێک دەسی چکە پەلکەی تەنکە هەلوێش بەلێ دەخورێ زۆر تەنکە ڕاستە ناتانی زۆر هەری بگری یانی لە ماڵێ کەم دەمێت ناسکە زوو ئەگەر دەرزیتن بۆیە دەبێت دەم و دەست بیخۆیت لێ لە ڕووی تیزاریەوە لە ڕووی بازرگانیەوە ناتانی منافەسەی وڵاتانی پێ بکەیت بۆ ناو وڵات زوو تێک دەست بینە سەر پرتەقاڵ و لیمە و لالەنجی هەر سێکیان بە یەکەوە چونکە زۆر نزیکن نەفسی زەماعەتن ڤیتامینەکەشیان هەمووی تقریبا وەچیەکە بەڵام تامەکەیان هەندێک فەرقیە هەموو ڤیتامینەکانی 100% وەچیەک نییە پرتەقاڵ طبعا سەرچاوەکەی لە بەرازیل و ئەمریکا و هندستان بووە ئێستا بەرازیل یەکەم وڵاتە لە عالم تقریبا ئەمریکا دووەم وڵاتە لە پرتەقاڵ پرتەقاڵش طبعا نەوعی زۆرە هەیە زۆر ترشە هەیە مەیلە و شیرینە هەیە متربە دەکرێت لەگەڵ لیمۆی پێگرا پرتەقاڵ هەیە دەڵێن پێدرن پرتەقاڵی سەر ناوک سەریوەکی ناوچی ئێستا هەیە لە بازاریش هەیە وەچی ناوچی منداڵانە سەرەکەی دیارە بەڵێ لالەنجیش پێدرن یوسفی بە عەرەبی لالەنجی ئەوەی بە ئاسانی لای ئێمە خۆشداکەنی پێدرێن بەڵێ خۆشداکەنی پێ دەڵێن کاروا دەکەی یەکسەر بخۆی طبعا لە ستابیستی کاربۆهیدرێتە ینی زۆر بەقووەت نییە دەتان ڕۆژێ دوو دانەش بخۆ احتیادیە هەتا گەورەش بی مشکلەمان نییە کۆلیسترۆل هیچ تێدا نییە ئەوەی باشە سەوریەکەی زۆر کەمە پرۆتینش لە 102 ینی ئیسپادەی پرۆتینیشی هەیە چۆ گوتمانوانی گۆشت شتوان ناخۆن دەتوان قەرەبووی بکەنەوە پرتەقال مشەهیە لە بۆ غازاتی زۆر باشە لە بۆ زەرداوی زۆر باشە زەرداوی تەصفیە دەکاتن لە بۆ دەماغی باشە هادیکەرەوەی مێشی هادی دەکاتەوە عەزەڵاتەکانمان بەقووە دەکا پێستە و نینۆچمان جوان دەکات ئەدی بۆنەکەی بۆ نارێ لەبیرم لە کوردەواری کاتی خۆی کاکتۆر ئەوە نەبوو بتوانی بۆن و بەرام زۆر بکڕی وهینیان دەکردیان خستە ناو جلوبەرگ و ئەمانەیان وشیان دەکردەوە بۆنەکەی زۆر خۆش من ناو دەفتەر و کتابمان دادەنا وایە منیش بەکارم هێناوە بەڵێ کاکتۆ پرتەقاڵ پەلکەکەی وەک جەناب بە تازە باست کرد دەکرێتە بۆن و بەرام زۆر زار لەگە دەڵمان لەگە هەندێک دەرمان هەیە تامی ناخۆشە دیتی بۆی هەز بە تامەکە ئەو زەیتێ پەرچی پرتەقاڵ لە هەندێک بۆن و بەرام دەکەنێتە بۆنەکەی خۆش بیتن لە هەندێک دەرمانش دەکەن تا تامەکەی خۆشبی زۆر ناخۆش نەبی کەواتە زمانی قەدیمیش کە بەکارمان دەینا بەبێ نەبووە تامی دەرمانی خۆش دەکا بۆنی خۆش دەکا زۆر زیاتر گوڵی پرتەقال لەگە پەرچی پرتەقال پێکەوە دەکەنە زەیت لەگە هەندێک زەیت کە تێکەڵاو دەکەنێتە تامی خۆشبی کەواتە پەلکەشی استیفادەی سوودی هەیە زۆر طبعا لیمۆ لەگە پرتەقال فەرقەکەی چییە ڤیتامین سی زۆر زیاتر تێدا هەیە لەگەر هەندێک حامزی زیاتر تێدا هەیە بۆیە لە بۆ نەخۆشی سەرما و هەڵامەت لیمۆ زۆر بەکاردێت چ بە خواردن چ ئاوەکەی دەتوانین لەگە زەڵاتەوە شپیوا بکەیت بۆ چەوریش کاک دەتانی بۆنیش بکاتن ئەی بۆ چەوری چکە دەبینیم زۆری لە چێشخانەکان ئەوەی کە خواردنەشی چەور دەخوا بۆی دێنن لە بەرداغێکە
هێنی دەکەن و لە دوای نان خواردنەکەی زیاتر هەزم بێت شەی دەکاتەوە ڕەوایان دەکات و گەدەشی ئەوە دەکات ینی نەشید دەکاتن تا ڤیتامینەکانی بتاوێتەوە بەڵێ تەبەن چکە ڤیتامین سی زۆر تێدایە ئەو کەسانی کە نەقسی ڤیتامین سییان هەیە دەتان لیمۆی زۆر بخۆن تەمان بە شێوەیە حەبیش هەیە لەگە کالیسیۆم تێکەڵاو کرایەوە دەبتە فەوارێک لە گلاس ئاوش دەکەی دەتوانی بیخۆیەوە بەس ئەوی زۆر نەخۆرێ باشە بە تەبیعی بیخۆی سروشتەکەی بخۆی باشترە چوە کالیسیۆمی زۆر تێدایە ئەگەر ئەو حەبەی هەندشتی دەڕوا لەوانەیە زیانەکەی بەڵێ ئەو حەبەچوە کالیسیۆمی زۆر لەگە زۆری بخۆی حەبە فەوارەکە دەبتە بەردی کلیە کەواتە ئەوە سروشتەکە باش سروشتەکە زۆر باشترە تەبەن زۆر زار لە بۆ ڕۆماتیزم بەکاردەی ئازاری کەم دەکاتەوە ئەگەر لەگەڵ پرتەقال لە پیستەی بدەیت ئەوکەی ڕۆنەکەی پیستەی جوان دەکاتن و سوستانەوەی پیستەی لا دەبا و لە بۆ حساسیش باش وەکو ئارو وایە و خیارکە گوتمان بۆ پێسومانە بەرگری لەش زیاد دەکات چکە ڤیتامین سی و کالیسیۆم و مادەی حەدیدیش تێدا هەیە لە بۆ زگسوی زۆر زا بەکاردێ زۆر باش لیمۆ لە بۆ زگسوی بەکاردێ گوتشمان بۆنەکەشی بە هەماشی وەک پەلچی پرتەقال لە بۆ بۆن بەکاردێتە ئەوجە لەگە بۆن تێکەڵاو دەکەن لەگە هەندێک دا و دەرمان تێکەڵاو دەکەن تاوەک بۆنەکەی خۆش بێ ئەوەی نەخۆشی شەکرەشی هەیە دەتوانی زۆر بە ئاسانی بیخوا لەبەرەوەی شەکری زۆر کەم تێدا هەیە هاوسەنجی دەرونیش دەکات ئەوە زۆر گرنگە لایانی دەرونەکە بۆی ئەوانەی ئەو میوانە دەخۆن کاک دکتۆر ینی ئارامەیەک دەبێتە بەخش ینی ئارامی وا هەز دەکەی زۆر ئاسوودەی زۆر هەز بە خۆشی دەکەیت بۆیە گرنگ ئاویشیان تێدا پلێگەرمیش دێنتە خوارێ ئەو بۆ پلێگەرمیش دێنتە خوارێ و ئاویشی لەشی زیاد دەبێت بۆیە لە ڕووی دەرونیەوە زۆر هاوسەنجێک دروست دەبێت چیمایە سێوی سەوزی هینایە زیاتر خۆی سێوی سێوی زەرتەیە سۆرەیە سێوی زەرتەیە طبعاً لە ڕووی پێکاتەکەیەوە تەبە هەندێک فەرقیان هەیە لە ڕووی سوودیشەوە لەوانەیە یەک لێکی زیاتر سێوی سەوز لە هەمووان شەکلی کەمترە ئەو زەکات ئەمریکیان هەیە و زۆرێکی تریان ئەمریکیەکان زۆر گرانە یعنی بەس نزیکەی 3000 ئەوی تر کەمترە یارە لەبەر ئەوەیە سێوی زەرد تقریبا لە هەمووان شەکرەکەی زیاترە بۆ یە کالۆریەکەی لە هەمووان زیاترە تقریبا هەردانەشی نزیکەی 85 کالۆری دەبیتن بەڵام سەوزەکە کالۆری کەمترە سەوزەکە ئەی سۆرەکە لە بینی سۆرەکە تقریبا لە بینی هەردوو ناوەن ڕاستە حسب گەورەکەشێتی یان چەند گەورەبی گەورەترگسکەبی کالۆریەکەی وایە تەمە سێوێکی احتیادی بە تایبەتی سێوی زەرد و سۆر لە 180 ئاوە ئەوە دیسان بۆ پلەی گەرمان دێنتە خوارێ بۆ هاوسەنجی بۆ بەڵام شەکریان لە 15 تا 20 زۆرە بەڵام سەوزەکە لە 15 بەڵام زەرد و سۆرەکە لە 15 لە بۆ ئەوانەیە کە نەخۆشی شەکریان تۆ ئامۆژگاری دەکەی کەمتر سەوزەکەی بەکاربێن کەمتر بخۆن پرۆتینیشی لە 105 هەر باشە خراپ نییە بۆ کەسانێک کە گوتمان پرۆتین ناخۆن گۆژ ناخۆن دەتوانن یان ئەوانەیە زۆر قەڵەون گۆشتیان لێ منع دەکەین بە دەتانن بەو سەوز و میوەشتان من هەم خەرک لە میوە لە زیاتی خواردن دەخوا یعنی سوودی باشترە زۆر استفادە هەیە چکە ڤیتامین زیاتر تێدا هەیە ڕێژەی ئاویشی زۆر ڕاستە و خۆش وزەشی کەمە باسانیش دەخورێ و هەرز دەکرێت بەڵێ ڤیتامین بی تێدا هەیە ڤیتامین بی گوتمان و پشتەی باشە لە دەماغ باشە لە دەمارەکان باشە لە بۆ خوێنش باشە ڤیتامین سیشی هەتا ڕادەیەکی باش تێدا بەڵام ناگاتە پرتەقال و لالەنجی و لیمۆی زۆر کەمتر ڕێژەکەی مادەی کالیسیۆمی تێدایە مادەی مەگنیسیۆمیش تێدایە مادەی حەدیدیشی کەمەک تێدا هەیە زۆر کەم بۆ گەدەوڕی خۆڵە باشە وزەکی باشمان دەداتێ هەرسی ئاسانە ئەو کەسانێکەوە برینی گەدەوڕی خۆلان هەیە دەتوانن بخۆن چکە هیچ زەرێکی باسانی هین دەکرێت دەملەوە ینی ئازاری نادات قرس نییە سوک لە بۆ میزەڕۆ باشە خەلی سێو لە بۆ زگسوون باشە لە بۆ زگسوون خەلی سێو لەگە خەلەکان کە لەگەڵ سرکەی هەنار هەتا قەڵەویش بدەتانی لە زەڵاتی بکاتن چوە کالۆریەکەی ڕێگای دراوە ڕێگەی ئیستفادە لێ دەکا و پێ قەڵەویش زۆر ئاسایی بەرگری لەشی ئینسانی زیاد دەکاتن زۆر جاریشەیە لە بۆ دڵە کوتێ بەکاردێ زۆر باش دسمانمە توی فەرەنجیش هاتیەش با هەندێکی باسکەین فەرموو تەبەنەوە پێ دەڵێن فریزێ لە ئەوروپای بەناوی ئەو شخصەی کە لە ئەڵمانیا بردی لە بۆ فەرەنسای لە بۆ مەلیکی فەرەنسی پێشکەشی کرد ناوی فریزێ بوو لەو کاتێەوە ناوێ فریزە ئەمە پێ دەڵێن توی فەرەنجی طبعا مەزدەی ڕئیسی ئەوروپایە بە تایبەتی لە چای ئەلب
لەوێندە پەرد بۆ لە وڵاتەکانی تر ڕۆشتیە. ئەو یەک لەو زۆرە زۆربەی میوەشتەکان لە وڵاتانی تروامی لە ڕۆژ یا لە ئاسیا بۆ یان لە ئەمریکا بەس ئەوە یەک لە ئەوروپا بڵێ. طبعا کالیسیۆمی زۆر تێدا هەیە، مادەی حەدیدیشی باش تێدا هەیە، ڤیتامین بی، ڤیتامین سیشی تێدا هەیە، چکە تامەکەش دیارە ترشە و ئەوەی باشە مادەش تێدا هەیە ترشێک وەچی حەوی ئەسپرینە بۆ ئازار لە بۆ سەریێشە زۆر بە ئیستفادێ چۆگێشە ئەو ئازارانەی لە میوەکان تۆ فەرقی هەیە مادەکە بە توبی پێدە ئەسکۆربیک ئەسید دکتۆرەکان دەزانن کە ئەسپرین بخۆی مادەکەی ئەسکۆربیک ئەسیدە ئەو توی فەرەنجی زۆری تێدا هەیە ئەوەی حەویشی جەرەکاکە ناتوانم حەب بخۆم ئەو ئاسانە و ڕاست دەتوانی بەڵێ وزەکەشی کەمە ئاویش زۆر تێدایە پێ قەڵەویش نابی و لە بۆ ژانیش باشە دەتوانی بەکاری بینی لە بۆ میزەڕۆ لە بۆ بەردی کلی زۆر زۆر باشە ساڵاکی لەشی ئینسان زیاد دەکە بە تایبەتی ساڵاکی جگەر ئەوەش ڤیتامین بی باش تێدا هەیە بۆی هێمنکەرەوەی دڵ و دەروون وانەیە لە بۆ شەکرەش دەبێت چونکە کالۆریەکەی کەمە و زۆر زاریش هەیە لەسەر پیستەیدا دەنێن وەک خیار وانێک کە باسمان کرد بۆ جوانی پیستەی پێ جوان و زۆر جوانە لوس و ڕێک دەکە کەواتە لەوانەیە کە لوس هینی لۆچی نەمینێ و هەروە جوانی بکە لەوانەیە بۆ تەمەند درێژی باشە پیریش کەم دەکەی ینی دیارکە پیر بووە زۆر ڕاست بەڵێ ئیتر هەنار باس کرد چیوی چیوی کیوی کیوی ئەمە تا ساڵی نۆتیۆک چیم نەدیت و ڕاست دەکەی خۆی لە دەرێ دیتم کەسومە دەرێ ڕاستە لە دەرەوەی هەست دەکە طبعاً چیوی یەک لە خواردنەکانەکەەوە بۆ دژانم بڵێم بۆ دژ ئەنتی ئۆکسیدنت ینی زۆر دەرم بۆ شێر پەنجە دەرێن زۆر پەنجە بەڵێ زۆر تێدایە بۆ ڤیتامین سیەکەشی لە زۆر سەرچاوان دەڵێت لە پرتەقالی زیاترە وڵی خەرک مادام شەکریشی تێدانیەوە نیوەکوی کەواتە خەرک ئەوەی بخوا باشترە زیاتر لە پرتەقالەکەی ئەوەی کە خۆشی شەکریانێ دەتوانانی بیگۆڕی ڕەنگا و ڕێژ بکە بەڵام باشترە حتا کالۆریشی کەمە ئینسان زۆر جاهای پرتەقال هەموو ڕۆژ بخۆی بێزار دەبی لێ دەتوانی ئەوە کاک دوکتۆر هەردوو خۆی حەز دەکەی بخۆی یعنی دەرێت بەسە دوایە لەبەر ناسچێکە و لەبەر تامەکەی بە تووبی هەر بەردەوام بی لەگەری بەڵێ یانێ بۆ مەعیدەش زۆر باشە هەرسی دەکاتەوە و دەکات زیاتری پێ بخورێتن ینی سوودی بەڕاستی تەنانەت بۆ لایەن ئارامیش باشە لە ڕووی دەرونی شۆز بە ئاسوودەی دەکەی وەلە ڤیتامین بی کەم تێدا هەیە بەڵام ئاوەکەی وەدەکاتن کەەوە پلێگەرمی دێنتە خوارێ و خاستن لە هاوینان ئینسان کە زۆر ماندی دەبیتن مانەوێ ئاوی لەشی کەمەکە و خواردنە دەخواتن ئاوی زۆر تێدا هەیە لە ڕووی دەرونیەوە زۆر ئاسانی ئاسوودە دەبێت ترێتان نیناوە ترێشەندێک باسکەین خۆشناوە ترێژەوی سێسا زۆریە ترێ ڕەشەیە ترێی سپی هەیە ترێی تایفی هەیە ترێی سۆر هەیە وڵا ترێ پێشەوە باسی ترێکەی بەبییری نامە هۆنراوەیەکی خاڵە وابزانم هەژارە دەرێ هێشووی ترێ بەدارەوە ڕیوی دەیدی لە خوارەوە دەیزانی دەمی نایگاتێ پێڵسوو نیشی بۆ ناکرێ ئەو زۆر ترشە و ناخورێ فەرمان بۆیان باسترێک دەبان ترێ سەر چاوەکە ئاسیایە ترێ لە 1970 ئاوە بەس ترێ شەکری زۆر هەموو زۆریان کار دکتۆر هەتا سپێکەشیان سپێکە کەمترنیە لە ڕەشەکەی لە هەمان زیاتر ڕەشەکە بەس بۆ خوێنیش سوودی زۆرەوە نییە وڵام بۆ خوێن بە مادەی حەدید هەندێک تێدا بەس ئەها بۆ دەرەزەش نییە کاکتۆر ینی وڵا بۆی خەرک زۆر دەخوات مادەی حەدید سەرچاوی سەرەکی گۆشتی سۆرە گۆشتی سۆریش حەدیدی هەر زۆر زۆر تێدا بەڵام هیچ گوتمان زۆری بخوا بۆ کەسانی کە دڵ و زەخت و شتانیان هەیە دەبی ئاگەی لە خۆ بیتن ئەگەنا سەرچاوی مادەی حەدید ئەو کەسانێکەوە گۆشتشان لێ مەنعە محاولە بکەن ئەو سەوزانە بخۆن کە انشاءالله لە حەڵقەی ئایندا باسییان دەکەین ئەو سەوزانەی کەوا زۆر تۆخن ڕەنجان ڕەشە بیبەرە کەس کە تۆخەکان معدەنووسە کەرەوزە سپێناغ ئەوانە مادەی حەدیدیان زۆر تێدا و کەسێک کە گۆشتی پێ ناخورێ دەتانی ئەوان بخوا بەڵێ بەس خەڵک دەرێت چکە ترێ ڕەشە لۆیە لە بۆ خوین باشە بەس ئەمە لەگە ئەو خۆلایەت پزیشکە سێکەوە دابوو نەریتە مەزرانە بۆیان ڕێککەوت با بزانن ینی خەڵک با وریا بێتەوە بەڵێ طبعا ڤیتامین ئەی تێدا هەیە ڤیتامین B1 و B2 و B5 و B6 تێدا هەیە ئەو زۆر پستە لە بۆ دەما و لە بۆ دڵ و لە بۆ عفەن مێشکوانە زۆر بەستفادەیە ڤیتامین سیشی تێدا هەیە مادەی حەدید و فۆلیک ئەسیدیشی تێدا هەیە بۆی خەڵک لە بۆ خوێن باشە بەڵام ڕێژەکەی کەمە ئەخکاتۆر ئەگەر وشکرێتەوە خۆ بە خۆزانی مێوش لەسەر دروست دەکرێت
طبعا وشکراوی ئەزت بە تایبەتی بە دوو جۆرە مێوژمانە لە کوردستان ڕەش و ئەو سوورەکە ئەویان تەمەشا دەکەی مێوژەکە بەڕاستی هەندێک جار دەرێن ئەگەر دەدانن مێوژت خوارد بەرامبەر بە لێدانی دەرزیەکە ئەوانەی بۆ بەهێزی بۆ بە هین وزەی زۆرە تۆ گوتماشتە وشت کراوە بە قوتر دەبێستا مێوە شەکرەکەی لە ترێ بە قوترە وەچ هەنزیر و کەواتە بۆچی ئەو ڤیتامین هێز باشە بۆ هێز باشە ینی وزەی زۆر کەواتە بۆ ئەوانەی پیرن کە ناتوانن دەرزی لێدەن بۆیان هەیە مێوش بخۆرتان خواستنەکە سوکەری نەبی بە تایبەتی طبعا بۆ پێستە باش کە ڤیتامین تێدا لە بۆ دڵ بۆڕیەکانی خۆیان باشە لەبەرەوەی گوتمە کالیسیۆم و حەدید و شتانەی تێدا هەیە و مادەی سیلینیۆمیش تێدا هەیە بۆیە دژە سەرەتانە کیوێکەوە و دژی بەکتریاش زۆر چاکەیست خاستن بە تایبەتی بەکتریاکانی ناو ڕێخۆڵە خۆزگە ینی وەلو دژەکە دەکات بۆ ڤایرۆسەکە باشە لەو لاش بۆ میکرۆبەکان طبعا هۆرمۆنی ئافرەتانیش تێدا هەیە بۆی لە کاتی بێنوێژی ئافرەت بخوا باشە ینی قەرەبووی ئەوە دەکات ئەو خوێنی کەدا دەبەزیتن کەم دەبێ بۆی مێوژەکە قەرەبووی دەکاتحەدی تێدا هەیە وزەکی باش تێدا هەیە و شەکرێکی باش تێدا هەیە دەتوانێت ترێەکەی بخوا مێژەکەی بخوا سوودی زۆر لێ دەبینی لەبەرەوە ئیسترۆژین بە پێی وەرزەکە هاوێن بوو باترێەکەی بخوا زستانان بوو کە ترێ نەبوو با مێوژەکەی بخۆت باسی مێوژیش لە کوردەواری دابوونەریت دەرێ کە مناڵ تەمەنی دەکەویتە 6 ساڵی دەرێ داینێ لە حەوشێ مێوژی بکە لە کۆشێ یعنی بە تایبەتی کەس کە تەمەنی دەگاتە 6 مانجی دەرێ 6 مانجی داینێ لە حەوشێ مێوژی بکە لە کۆشێ بۆی دانە دانە مێوژ بخواتن ینی بەڕاستی بۆ مناڵیش دیارە نەکتەنە هەر بۆ گەورە بەس بێمژی سوودی لە ڤیتامینەکە دەبێنی ئەوەی دیارە بۆی بۆترا بۆ مناڵیش طبعا هەناریێک لە خواردنەکانەکەەوە بەڕاستی پێویستە لە کوردستانی خۆمان چونکە زۆر شوێنمان هەیە لە بۆ هەنار ینی هەنار لە کوردستان زۆر باش پێ دەگا پێم باشە جەنابە تەرزیعی وەزارەتی کوشت و کاڵ بکەیتەوە وەڵام من دەمێکە هەنار دەرێکەمە لە کوردستان زۆرە و حاڵە بکەین یەکێکم لەوانە هەنار خۆرم زۆر ئارەزووی هەنار دەکەم بە تایبەتی هەنارە هەلەبزەی هەلەبزە بەناوبانگە بە هەنار ساڵانش پیشانگایەک دەکەنەوە ینی هیوادارم ئەم بازارە ئەم پیشانگایە فراوانتر کرد ینی ڕاستە ڕۆژێک یان دوو ڕۆژ 3 ڕۆژە لە هەلەبزە هینان بۆ هەولێریشیان هینە ینی نەماوە ئەوەی هەلەبزە ئێمە ماڵەوە چوون بە نوێنەراتی خۆمان هەمووی ئەوانمان نار بەڕاستی هەنارەکە زۆر جیاوازە کە دەیکەیەوە کاک دکتۆر درۆ دەچیتن خۆی هەناری نازەنیش بەناوبانگە هەناری شارەبانیش بەناوبانگە شارەبانش خۆی شارێکی کوردیە کە ئێستا ناوەکەی گۆڕاوە کردیانە میقدادیە بەس بەڕاستی هەناری ئەم شوێنانە زۆر تایبەتە من هەموو هەرسێ هەنارم تاقی کردوێتەوە بەڵام هەناری هەلەبزە زۆر تایبەتە و هەناری شارەبان و هەناری نازەنیش بۆیە ڕوودەمم دەکەمە وەزیری کشتتوکاڵ لە سەرداخوازی و ڕاستپاردەی بەڕێستان خات و بێگەر تاالبانی هیوادارم ئەم ساڵ خۆی سەرپەرشتی بکار ڕاستە و خۆ و زیاتر گرنج بدە هەم هەندانێکە بۆ جوتیاران اینجا دەتوانین چ لە ڕووی داراییەوە هاوکاریان بکە چ لە ڕووی پەینی کیمیاوی چ لە ڕووی ینی بتوانانی فرەوانتر کە لە چاندنە دەتوانن ینی شوێنەکانی خەسی و منتیقانە گەنجەنابەت تەماشات کردبی هەرسێ منتیقا هەنارەکانی فەرقی هەرکە تایم فەرقی ئەو مزرە ئەوە ئەمەش وەک جەنابەت ینی هەموو ساڵێ لە منتقەی هەڵەبجە و سازان ئەو لای لە بۆمان دێتن مەجموع برادەرێک 100 صندوقش دێنین بە سیارەشی گەورە تەوزیع یەکسەر دابەشی دەکەن کاکە ئەمە زیادکەن وەلەوە ئێستا کە ئەمە هەموو ساڵی جارێک دەسی بەس خۆم 2000 چوم دەستەکان خۆش بێ نەکارتەنا بۆ وەکو هەنار دەخورێت بدەیکە ناهین ڕوبە هەناریشی پێ دەرێن ینی وەکو سرکەی لێدێ ئەوە لەگەر زەڵاتە و لەگەر وەلەو من نابێ برن زۆر بخۆم لەگەر ئەمانە زۆر بەتان بێ کاکتۆر هینت دەکات و بۆ خواردن خۆ دەوەل لێ دەکات بێتاقەت ناکات زۆر هەست بە ئارامیەک دەکەی هەست بە خۆشیێک دەکەی وارزکردن و خواردنشی ئاسانە هەنار ئەم حەسب قسەی ئەو خەڵکێک کە لەوێن دەربوون دایانگۆ لە معرەزی کە خەڵکی ئەزنەبی هاتبوون دایانگۆ باشترین هەناری منتقین کوردستانە بەڵێ ینی چۆن کاک دکتۆر هەنجوینەکەمان بەناوبانگە هەنارەکەش بە تایبەتی زۆر زۆر بەڕاستی پێویستە وەزارەتی کوشت و کاڵ دووبارە من ڕووی دەکەمە ئەم و هەروەها هەتە تەنانەت ئەنجومەنی وەزیرانیش چکە بەڕاستی دەبێشتەکە بێتە خوارەوە ئەمە گرنگی پێ بدرێ ئێمە باواز لە نەوت بێنین هەر بیرکردنەوەی نەوت دەبێ ئێمە لە بری نەوت بگەڕێن ئایا چییە کوشت و کاڵە خوا زەوی داوێتی ئاوی دایە ئاو هەوای دایتێ
دەتوانی زیاتر گرنگی بەو لایەنە بدەیت یعنی بەڕاستی خەڵک ڕووبارێکی نییە کوردستان ڕووباری هەیە بەڵێ ڕووباری هەیە بۆ ئەمانە و خاکەکەی بە پیتە کاکتۆر ینی بەڕاستی ئەوە کراوەتە هۆنراوەشی زۆرە لەسەر نیشتیمان و لەسەر خاک و ئەمانە بەس بەڕاستی شوانی دەوێت شوانی باش ینی خەمخۆر و دڵسۆزی دەوێت بۆیە هیوادارم زۆر گرنگی بەو لایەنە بدرێت نەک تەنانەت لە ڕووی بازرگانێکە لە ڕووی تەندروستیەوە یعنی ئێمە دەبێت خەرەکان بدەین بۆ خۆراک بزانین خۆراکی تەندروستیە میوەی تەندروستیە ئەوانەی کە سوود بەخشن لە جیاتی ئەوەش تۆ بە پارە بچیت بکڕی بۆ وڵاتان بڕۆ پارەکە ئەو سەرمایە دەمینێتەوە بۆ وڵاتێکی خۆت ینی بازرگانێکە ئالوگۆڕ دەکرێت و تەنانەت کاک تۆ دەتوانی بۆ دەرۆشی بنێری ینی لە بیرما کاتی خۆی میری عێراق خورمای دەنارد بەس خورما باشەکەی دەنات خراپەکەی بدابش دەکرد بۆ خۆی بۆی پارێکی باش وەرگێت دەیکردە ناو هینی تایبەت قوتی تایبەت و دەینارد ئێستا بە پێچەوانەوە لە ئێران بۆمان دێ لە وڵاتانی تر بۆمان دێ بۆیە پێویستە ئێمە هانی بەروبوومی کشتتوکاڵی وڵاتی خۆمان بدەین هەم وەکو یارمەتیەکە بۆ زووتیاران هەم لە هەمان کاتدا بۆ تەندروستی خۆمان باشەکە بیخۆین واروەها بۆ لایەنی ئابووری وڵاتەکەمان فەرنجیش کاکتۆریان لە کوردستان ئەوە دەبیلو لە خارج دەتوانی بۆ بینی گرانیش لە وڵاتان هەمووی باقسی خاصیان لە بۆ کردیە هەمووی ئەوان لۆ کردیە برێن دەرەز دەرەزەوەی وەکوین هەڵواسترا بەڵێ خۆلیانداناوە ئەو گەڵادێتە خوارێ و ناکەوتە سەعاردی و پیسنابی و تێکناسی و جەکاکتۆر تو ئەوش بۆ نارەی تۆش بۆ ناری هەندێک لە میوەکان ئێستا بۆ نمونە لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا گەلە بیرت بێ هاتچووە نەما هەندێک بە فڕۆکە دێ نەما ئەگەر خۆت لە ناوی وڵاتت بێ کەواتە پێویستیت بە هین ئەوە نییە کەواتە پێویستیت بە هین نەماوە بسیین بکەیت و تێکیش ناچێ ینی سەی دەکەی ئەوانە کە لە دەرەوە بۆ دێ ئەوانەی بنەوە هەست دەکەم زۆری تێک چووە بۆیە هیوادارم ینی بەڕاستی ئەمە ینی ئەو بەرنامەیە مەبەستمان تەنهاوە نییە تەنها زانیاری بۆ بینەران بەلکو بەلایەتی بۆ لایەنی پەیوەندیداریش بەڕاستی دەبێ بەرپرس ئاگادار بن بەرنامەدانێن واروە خۆدا بچینەوە ینی ئێمە بەڕاستی دوای هاتنی ئەم ڤایرۆسی کۆرۆنا یان کۆرۆنا ڤایرۆس کامیان دروسترا بەڕاستی دەبێت پێداچوونەوەک بە هەموو بوارەکانی ژیان بکرێ و هەموو لایەنە پەیوەندیدارەکانیان دەست بە تۆژینەوە بکەن بزانن چۆن پەرە بە هینەکانمان بدەین بۆ ئەوەی بەڕاستی ئێمە هین بکرێ زۆر گرینگە سوودی هەنار ماوە دێرات دەتوێت باسی بکەیت هەناریش تەبەن یەک لەو خواردانەیەکەوە طبعا ترشی تێدا هەیە ڤیتامین سی زۆر تێدا هەیە کالیسیومی تێدا هەیە مادە حەدیدی کەم تێدا هەیە طبعا بەس هەناریش ئاگامان لێبی شەکری تێدا هەیە وەلو ڕێژەکەی کەمترە لە خواردنەکانی تر بەتایبەتی هەنارەگە زۆر گەورە بوو نزیکە 80 کالۆریەکمان دەداتێت ئاگامان لێبی و کەسانێکەوە قەڵەون یان سوکریان هەیە نەسن پێشش هەنارم پێگەڕا بخۆن دەتوان ڕۆژێ هەنارەشی بخۆن لە سوودەکەی بێبەش نابین وە سەرکەی هەناری وەک جەناوت باست کرد ئەویش تەبان سوودی زۆرە دەتوانی بەسەڵاتە پەرکەکەشی سوودی زۆرە ئەویش دەتوانن ئیسپادە لێ بکەین ئەو زۆر بۆ حیوانات بەکاربینین یان بیکەنە داو و دەرمان زۆر باش بەتایبەتی لە بۆ معیدە و لە بۆ سوکسوانە بەکاردێتن سوودی لێ وەربگرین هیوادارم بینەران سوودیان وەرگرتی بێ و پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان و خوای گەورە ڕۆژووی لە هەمووتان وەرگرتی بێ بۆیە بەخواتان دەست پێرین تا ئەڵلقەیەکی تر و بە یەگەشتنەوەشتر هەر شاد و سەرفراز بن خواتان لەگەڵ.